بنسبة دولاري تقريبا دو هفتية دولار رود لدا بزينة چکە حکوومەتی بەغدا ڕۆژانە ینی پێشان 150 میلیۆن دا ئێستا کردیە 185 میلیۆن لێرەش پارە کەمە لێرە پارە بەرەو بەغدا دەڕواتن دەبەرەندێ دو هەفتەیە دۆلار ڕوو لەدا بەزینە ئێستا وەرەقە بە 124 چەند ڕۆژە بە 126 25 جوونی و ئێستا 124 ئەگە دۆلار دابەزی ئەشدا دەبەزی یعنی ئەشیایەکی بۆ وەرەقەیە لە سین و لە جێ شتیا دێتن دادەبەزی. حکوومەت عێراقی بە ڕێژێکی بەرچاو دۆلاری داوێتە بازاڕێ دۆلار شکاوە لە 26.5 هاتە 24.5 و ئێستا خەرکەکی زۆر زەرری پێکەتە بەڵام لە ئەو کەسانی کە بێن دۆلاری بکڕن پاریان هەبی لە ماڵ ئێستا زۆر باشە لە بۆوان بیکڕن ئێستاش نازانین کە دۆلار دادەبەزیە هەردەستەوە وەکو بازرگانی ناوخۆ بەڕاستی ئێمە زەرمان پێێتەوە تقریبان ئێستا لە هەر دەفتەرێک 200,000 مەزەرەرە. سندوقبەری دەکچێ کرد و پەیوەندی لەگەل بتر چل دەولەتان برادر لێ پەیداکردن پریا مراسەلێ و پول و دراوی عراقی ملگەلوان بۆ فرێت کرد وانش بۆم فرێت کرد سەرجەمێ من هەی بتر پارێ هەشتی دەولەتان منێ هەی و بتر 100 دەولەتا پول منێ هەی یەوێ پێشەنگە هێبتنێ 25 تابلۆنە مخابنی بە هەند مەساحەنە بکوان بەخینێ. مرم جوی چالکی اوک و چالکی دراوین کبنه مویو پیک و گریدانه که چی که ایندنا برا بو آورا و هروسا کدی چوا شیانو زرد خوب پیش ایخن الفيريجي ما افتشلك يا دروس كير دو بتا بشتوانه كيام بالدرك و چندهان اور او جي خوشحالي فت قال ما اومدنه تين كوانا جي هزرو بروجي جان هنا بس بلكي اوجر انا بدي تشوا بروجو زرت خو بيش اخن هذا ما بوانا كريان مونك بتا بالدرك و او جي بشين بردومي بدنا هزرو بروجي خو و بيش بخن. نوفبرا وهريمي وعراقي ده نسبة پیرۆزبایی گشت دەرچوان دەکەم و پیرۆزبایی بە هیوای سەرکەوتنی گەورەتر و مەزنتر و بە هیوای ئەوەی کەوا خاکەکانی بە جوانی بپارێزن و پیرۆزبایی ئاراستەی براگەورەکەم دەکەم کاکە سەروەر بە هیوای سەرکەوتنی بەرزتر و مەزنتر. زۆر کەیف خۆشین کە ئەبڕۆ ئەوێ دەرچن بێ ئەکادمیە کە بۆ خزمەتە وڵاتی و نیشتیمانی خۆ بکەن. ئەفرینیشی ریفراندوم کرد بوو